ڕۆژی ڕێزگرتن و ماتەمینە لەسەر ڕۆحی پاکی ئەو شەهیدانەی کە لە گوندی سۆڕیا لە ساڵی 69 خۆیان ڕۆحیان پێشکەش کرد بۆ کوردستان. خینیوان لەگەڵ خینی برا کوردەکان تێکەڵ بووە بۆ ئەوەی ڕزگار بن لە دیکتاتۆریەت، بۆ ئەوەی بگەینە ئەو ڕۆژەی کە ئەوڕۆ هەرێمی کوردستان خاوەن قەوارەکی سیاسی و دستوری خۆیتی. پێمان شانازیە کە هەرێم قەوارەی خۆی هەیە و شانازیە کە خینی برا کوردەکان و براکردانەکان لەو گوندە لە پێناو ئەو ڕۆژەی کە ئەوڕۆ هەمومان پێکەوە بە هەموو پێکهاتەکان ڕاوەستاینە ڕێزگرتن لە بۆ ڕۆحی پاکی ئەو شەهیدانە. بەڕاستی 38 شەهید بوو و قەشە حەنە قەشەی ئەو گوندەش لەگەڵیان شەهید بووە و 22 بریندار بوو. ئەوە ئەو وەقتە ئەو کاتەی قافیلەکی بە سەرۆکایەتی نەقیب عەبدولکەریم حێشی لەوێ تێدەپەڕا وەقتە شەڕ بوو، لەغمیان پێتەقی ئەو هەر ئەو مجرمە قەتڵ عامی خەڵکی ئەو گوندەی کرد بەدەر لە هەر ئەوە کووردە یان کلدانیە یان مەسیحی یان ئیسلامە قەتڵ عامیان کرد بە منداڵەوە بە قەشەوە بە ختیارەوە بە ژنەوە بە کچەوە. ئەمەش کۆمەڵکوژیەکیە، بەڕاستی کۆمەڵکوژیە. هیوادارین ئەو ڕۆژە چ لە حکوومەتی عێراق و چ لە حکوومەتی هەرێم و لە پەرلەمانی بەغاوەوە بکاتە ڕۆژەکی کۆمەڵکوژی کلدانەکان.